سەبارەت بە کێشەی جوتیارانی کورد و عەرەبە هاوردەکانی سنووری ناحیەی سەرگەڕان، ئیدارەی کەرکووک و جوتیارە کورد و عەرەبەکان و ئیدارەی سەرگەڕان گەیشتنە ڕێکەوتنێکی سەرەتایی بۆ ئەوەی جوتیارە کوردەکان بتوانن ئەم ساڵ بەرووبوومەکانیان بدورنەوە. دیارە ئێمە توانیمان بە هەوڵی هەموو لایە و بە سەرپەرشتی کە کۆبنەوەکە جەنابی محافظ کردی دووبارە و سێبارە دەستخۆشی لە هەموو لایە دەکەم کە هاوکارمان بوون کە گەیشتین بۆ ئەو نەتیجەیە کۆنووسێکمان نووسی ئەو کۆنووسش بە هەموو لایە ئیمزامان لەسەری کرد کە لایەنی عەرەبیە، لایەنی کوردیە، مەجلیسی سیاسی عەرەبیە، نێنەری مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستانە و هەروەها دایرەی دام و دەستگا حکوومیەکان سەر بە پارێزگای کەرکووکن کە پەیوەستن بۆ مەبەستە ئەوە بوو کە تەوقیع و واژۆی لەسەر کرا کە حالیان لەسەر ئەم وەزعیش بکرێتن و هەروەها داوا لە جەنابی پارێزگاری کەرکووکەکەین و دەستخۆشی لێ دەکەین کە کۆبوونەکەی ئەنجامدا لەگەڵمان دانش داوای لێ دەکەن بە زووترین کات ئەم کۆنووسە ئەم مەحزەرە ئەم ئیتفاقا بە زووترین کات بیکاتە کتابێکی ڕسمی ئاراستەی قیادەی عەمەلیاتی سەلاحەدین بکاتن کە قیادەی عەمەلیاتی سەلاحەدین بە زووترین کات ئیعاز و ئەمر بە فەرقەی عەسکەری و ئەو فەوجی عەسکەری کە لە سنووری سەرگەڕاون ئەمریان پێ بکرێتن بە زووترین کات کە فەلاحەکان کە جوتیارەکان بتوانن کاری خۆیان بکەن سەبارەت بە درەوی گەنم و جۆ. دیکەی سی عەقدوە خەریکە لەم ڕۆژانە تەواویکەین و ئەم ڕێکەوتنە لە کاتێکدایە لەسەر داوای پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و بە فەرمانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی پارێزگای سەلاحەدین دوورینەوەی گەنم و جۆی ئەم ساڵە جوتیارە کوردەکانی سنووری سەرگەڕان قەدەغە کراوە. سەرۆکی ئەنجومەنی ناحیەی سەرگەڕان دەڵێت چاوەڕێی دادگا دەبین تا بڕیاری کۆتایی بۆ کێشەکان بدات. هاوڵاتێکی دانیشتووی گوندی پەڵکانە ڕەخنە لە هەرێمی کوردستان دەگرێت کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دانیشتوانی کوردی ئەو ناوچانەیان پشتگوێ خستووە. ئەمە چارەسەرەکە نازانم کاتیە یان دائیمیە، بەڵام ئێمە کە لەگەر محافزی کەرکووک دانیشتین بە وەکالەت وتی ئەم ساڵ دوورێنەی خۆتان دەکەن. سارەشکە ئەگەر کوردەکان ویستیان تۆ بکەنەوە با بیکەن، بەڵام ئەگەر لەسەر تانەی عەرەبەکان عەرزەکە ئەگەر 6 دۆنمەگە 50 دۆنمە ئیوان بوو دەبێت بە حاصلاتەکەەوە بیان دەینێ. ئێمە وتمان باشە، بەڵام قەراری محکەمەی عولیای هەبێ، قەرار محکەمەیەک لای کاتەوە کە ئەو عەرزە هیچێ هیچێ نییە. والله زۆر سپاس بۆ سوالەکەت، سوالێکی لە جێیە. ئەو پرسیارە لە منێکی سادە و چاکاری مواتن مەکە، بڕۆ فەرموو لە قیادەی سیاسی کورد پرسیارکە لە نەتیجەی ناتەبایی لە نەتیجەی ناڕێژی خۆیان بە هەموو لایەنەکانەوە. من تەنها لایەنێک و لە ئەوە نەبێتن ئەوە نەتیجەکانی تو بازەکەی ئێمەی فەقیر و فوقەڕا دەبی بیدەینەوە، ئێوەی خەڵکی ڕەشوڕوت دەبی بیدەینەوە. لە کاتێکی ڕێقەتەکە ڕەشوڕوتەکە هەڵە کوتێتن بۆ سەر سندوقی دەنگدان و چەپرە بۆ لێ بدە و دەنجام پێ بدە. لە کاتێکیشدا لە شتێکی لێ دەقەومێتن و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تەنها خۆمانین لە سنوورەکە، کەسێک نەهاتووە بە هانامان دەبرێ وا بوو واچوو بێ کەس کراوین بەڵێ وایە. ڕاستە من خۆم بە خاوەنی گوندەکەم دەزانم، خۆم بە خاوەنی گوندەکەم کە ئەژدا و ئابام نێرکە بۆیە بەجیم نهێشتووە. لە دوای ساڵی 2003 و ڕوخانی ڕژێمی بەعەس عەرەبە هاوردەکان کە چەندین ساڵ بووە و زەویە کشت و کاڵیانەیان بەکاردێنا بۆ بەرووبوومی کشت و کاڵی بەجێیان هێشت. بەڵام سەرکردایەتی سیاسی کورد لە ماوەی 14 ساڵی دەسەڵاتی لەو ناوچانە نەیتوانی کێشەی زەوی و زارە کشت و کاڵیەکان چارەسەر بکات تا جوتیارە کوردەکانی ئەو سنوورە بەبێ کێشە و گرفت زەویەکانیان بکێڵن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.